ڕێزگرتن لە ئینسانی خراپ، ئینسانی دوو لە ڕێبەرزان جوێندەر دەمپیس، نە زەلیلیە، نە سەرشۆڕیە، نە دووڕوویە، نە ترسە و نە ترسنۆکیە. ئینسانێک کە خراپ بوو بۆیە باسان ئەمە دینە، دین ئەبێت تەطبیقی کەین. ئەگەر تەطبیقی نەکەین ناشرین دەبین، ناشرینمان دەکەن. بە تایبەتی ئەو کەسێک کە لە تۆ نزیکە زۆر جار ناشرین دەکات لە پێش هەموو کەسێکە. خەڵکیش بەداخەوە یەکسەر هەر بختیانێ بکرێ سەر باوەڕەکەن بێ ئەوەی بزانن مەسەلەکە چۆنە. چۆن شتی وای کرد؟ لە جیاتی بڵێ چۆن شتی وای کرد، بڵێ کێ لە شتی وای کردەوە؟ ڕاست نییە شتە. دەوا بڵێ خوای گەورە دەفەرمێ ئەی ئیمانداران کاتێک ئەوتیان عایشە زینای کردووە، خراپەی کردووە، ئەبوایە بتان تا شتی وان نییە، نەک بڵێن کێڵێ نەیکردووە. ئیماندار وان نییە، ئیماندار یەکسەر باوەڕ بۆ شتانە ناکە. بەس ئینسانێک کە دڵی نەخۆش بێ باوەڕ بە هەموو درۆ بختیانێک دەکات. یەکێک لەو کەسانەی کە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم کۆمەڵێک قسەی ناشرینی کرد، تۆمەتی داوە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثی صحیح بوخاری مسلم داهاتوە. ئیمامی عومەر فەرمی ڕەزای خوا لێ بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وازم لێ بێنە با بدەم لە گردنی ئەم منافقە کە ئەوە سوکایەتی بە تۆ دەکات، کە ناشرینت دەکات، تۆمەت بۆ دروستەکە، ڕێگەم پێ بدە با لە گردنی بدەم بیکوژم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی دعه، وازی لێ بێنە ئەی عومەر، وازی لێ بێنە. بۆ لا يتحدث الناس أن محمدا يقتل أصحابه، با خەڵکی نەڵێن محەممەد صلی الله عليه وسلم هاوڕێ و سەحابەکانی خۆی کوژێ. ڕاستەکی ئەمە کەسێکی خراپە، بەڵام هاتۆ بۆ ئێرانە شایەتمانی هێناوە، ڕاستەکی قسەم پێ دەڵێ، بوختیانم بۆ دەکات، ناشرینم دەکات، بەڵام وازی لێ بێنن، چونکە ئەگەر ئەم کارە بکەین خەڵکی دەڵێن محەممەد صلی الله عليه وسلم مسلمانان دەکوژێت. شتی وا مەکە، با خەڵکی ئەو قسە بۆ من دروست نەکات. ئەها سەیریکە بەڕێزترین خەڵکی ئەم سەرزەویە لە ئادەمەوە سەلامی خوای لەسەر بێ، هەتا کۆتا مرۆڤ کەسێک نییە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێزتر و گەورەتر و بەشەخصێتر بێ، بەڵام دەڵێ شتی وا ناکەم بۆی خەڵکی بەیانی ناشرینم نەکات، نەڵێن هاوڕێکانی خۆی کوژێ، مسلمانان دەکوژێ. تەماشاکە کەواتە ئینسان هەندێک جار هەندێک شتەیە، ئەم حەدیثە بەڵگەی لەسەرەوەی هەندێک شتەیە وازی لێ بهێنە بۆ ئەوەی کە لە شەڕی خەڵکی سەلامەت بی. بەڵام شتێک کە شەرعی بێ زانیت زەرەرەکەی زیاترە. من ناڵم تۆ وازت نوێژ بێنە بۆی خەڵکی، وڵا باوکم پێی ناخۆشم نوێژ ناکەم، نا ئەوە ناڵێم، باسی ئەوە ناکەم. وڵا باوکم ناڵێ لەچک بکەم خۆم داپۆشم، نا ئەوەش ناڵێم. هەندێک شتەی توانی نیکی فەرز نییە لەسەر وەکو نوێژ و ڕۆژ و زانی تووشی کێشە ئەبیت مەیکە خۆت بپارێزە بۆ ئەوەی شەخسیەتی خۆت بپارێزی. ئەمە فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ئەمە کردەوەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لەبەر ئەوە نایکوژم، ڕێت پێ نادەم بیکوژی، چونکە خەڵکی دوایی بوختیانمان بۆ دەکا و خەڵکی ناشرینمان دەکات، بۆیە شتی وا نابێت. کەواتە ئاگاداری خۆت بە، ڕێزگرتن لە ئینسانی خراپ عاقلیە و ژیریە، هیچ شتێتر نییە.